داعش ئەگەرچی لە ڕووی سەربازیەوە مووسڵی لەدەستداوە و پانتایەکی فراوانی زەوی لێ سەندرایەوە، بەڵام لە ڕووی هیزر و فکری شەوە بوونیان ماوە و فەرماندە سەربازیە باڵاکانی هەرێمیش تاکید دەکەنەوە لەوەی مەترسیەکانی داعش کۆتایی نەهاتووە. لاهور شێخجەنگی بەڕێوەبەری ئاژانسی پاراستن و زانیاری داش زانیاری هەرێم لە ڕێگای گەلی کوردستانەوە زانیاری نوێن لەسەر پیلانەکانی داعش ئاشکرا دەکات و جموجۆڵەکانیان لە حەویجە و حەمرین و دیالە بە نیشانەی مانەوەی داعش لە عێراق دەزانێت و دەژڵێ هێزی پێشمەرگە لە ئامادەباشیدایە و بە دڵنیاییەوە هەر هێزێک ببێتە هۆی مەترسی بۆ هەرێم ڕوبەڕووی دەبینەوە. من پێم وایە مەترسیەکان کۆتایی نەهاتووە لە دەستدانی مووسڵ داعش تا ئێستا لە ناوچەکانی حەمرین و دیالە و حەویجە ماون. دەبێت ئێمە دائیم لە ئامادەباشی دابین بۆ ڕووبڕنەوەی هەر ئەگەرێک بەڕاستی ناکرێت پشتی لێ بکەینەوە بڵێن داعش کۆتایی پێهاتووە، بەڵام کۆتاییان پێێنین ئینشەڵڵا، بەڵام کۆتایی پێ نەهاتووە. هیوادارم کە کورد پلانی هەبێ، من ئاگادار نیم ئەگەر پلانێکە بێ هێزی پێشمەرگە ئامادە و سازە لە سەنگەرەکان بۆ بەگریکردن لە ناوچە دابڕێنراوەکان لە کەرکووشی قودسی کوردستان. دایم ئێمە گوێ نادەینە مەسەلە سیاسیەکان بەڕاستی، ئێمە ئامادەین بۆ ڕووبەرونەی هەر دوژمنێک کە بێ ئەم هینە تێکدا، ئەم وەزعمالێ تێکدا. لە بەرامبەر ئامادەیی هێزی پێشمەرگەی کوردستان و بەهێزی سەنگەرەکانیش ئەمریکا 2 هەلیکۆپتەری ئەپاچی لە سنووری کەرکووک جێگیر دەکا. فەرماندەکانی هێزی پێشمەرگەش لە شاری کەرکووک ڕای دەگەێنن. جموجۆڵەکانی داعش مەترسیان نییە بۆ سەر شاری کەرکووک و لە ئێستادا هێزی پێشمەرگە پڕچەکە و پلانی نوێی هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش. ئێمە دوو بەراورد دەکەین لە کاتی بەقەوەتی داعشا کە 17 هجومی کردووە تا ئێستا بۆ سەر شاری کەرکووک هێزی پێشمەرگەی کوردستان شکاندوویەتی کە و کاتە ئیمکانیاتی پێشمەرگەش زۆر کەم بوو. ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان خاوەن چەکی زۆرە، خاوەن تەقەمەنی زۆرە، خاوەن چەکی گەورەیە، تەنانەت تایارە لەسەر سەرە. تا لەم ڕۆژانە فەرماندەکانی هێزی ئەمریکا دڵنیان کردنەوە 2 هەلیکۆپتەری ئاپاچی بە بەردەوامی لە کەیوان و لە سنووری کەرکووک دەبێ، لەبەرەوە بۆ هەموو سنوورەکە تەبەن لە مەحوەری 3 تا 5. بۆیە ئێمە پێمان وایە داعش هەیە، بەڵام هێزێکی داڕزاوە، هێزێکی هەڵوەشاوەیە، هیچ مەترسێکی بۆ سەر کەرکووک نابێت. بە دڵنیایی پێتان نەڵێن ئێستا هیچ هەڕەشەیەک لەسەر سەنگەرەکانی پێشمەرگە و کەرکووک و هەموو ئەو ناوچانەیە کە ئێستاکانە میحورەکانی پێشمەرگەی لێیە هیچ هەڕەشەیەکی تودمان لەسەر نییە. داعش ئەو داعشە نەماوە کە بتوانێت شوێن بگرێ، بەڵام شەڕی پارتیزانیش هەیە، ئەتوانن بێن خەسارە بدەن تا حەویجە بمێنێ، ئەتوانن خەسارەمان لێ بدەن، بەڵام هەموو ناوچەکانی خۆمان ئەتوانین بپارێزین. پێشمەرگەش لەو پەڕی ئامادەباشیایە. ئەگەر هێزی پێشمەرگە و دژە تیرۆر و ئاسایش و هێزەکانی ناوخۆ زامنی پاراستنی ئارامی و ئاسایشی هەرێم بن، ئەوە وەک چاودێران دەڵێن یەکگرتووی سەرکردایەتی کورد و یەخستنەوەی ماڵی کوردیش لەم هەلومەرجوبار و دۆخەدا قەڵغانێکی بەهێزتر دەبێ بۆ پاراستنی دەستکەوتەکان و پارێزگاریکردن لە ئارامی هەرێمی کوردستان. کوردوعەلی گەلی کوردستان، سلێمانی.